دیارە دوای زیاتر لە 7 مانگ تا ئێستا هیچ گۆڕانکاریەک لە ڕەوشی سیاسی عراقدا نەبووە و بەسەر 7 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنرانی عراقدا تێپەڕ دەبێت بەڵام تا ئێستا حکوومەتی نوێ عراق پێک نەهاتوە و لە ماوەی ئەو 7 مانگەشدا ململانێکی زۆر لە نێوان لایەنەکان ڕوویاندا و وەک خۆشیان ئەڵێن وڵاتانی تر دەستبەردان دەکەن لە بەرەوەی تا ئێستا کە بێگومان حکوومەت پێک نەهێنرێت و پێکێنانی حکوومەتیش بە دڵنیایی پەیوەندی بە وڵاتە دراوسەکانی شوێ پەیوەندی بە پەیوەندیەکانیانەوە هەیە لەگەڵ وڵاتی عراقدا لە بەرەوە دەزوەردان دەکەنەوەش پرۆسی سیاسی لە عراق پەکخستۆ هەرچەندە لایەنەکان چەند دەست پێشخەریەکیان بۆ پێکێنانی حکوومەت خستۆتە ڕوو بۆ تێپەڕانی ڕەوشی چەقبەستوی عراقیش خستۆتە ڕوو بەڵام هیچیان ڕەوشەکەیان نەگۆڕی و ڕەت کراوەتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە و لەسەر ڕەوشی سیاسی عراق و چۆنی تێپەڕاندنی ئەم ڕەوشە قسە لەگەڵ میوانەکەمان موهەنەت فەیسەڵ چاودێری سیاسیەکەین کە ڕاستەوە خۆ بە شێوەی سکایپ لا کرێوە لەگەڵمانە کاک موهەنەت سڵاوت لێ بێت و بەیانیت باش بێت ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم دوا گۆڕانکاریەکان سەبارەت بە ڕەوشی سیاسی عراق چیمان پێ دەڵێن بەیانیتان و بەیانی هەموو باشتر بینەرانی گەلی کەناری کورسات باش بێتن بەڕاستی سەبارەت دۆخی عێراق گرێدای تەنها بە ململانەی ناوخۆی نییە وەکو جەنابش ئاماژە پێ کرد یعنی دۆخەکە گرێدایە بە ململانەی هێزە هەرێمیەکان و ململانەی هێزە نیو دەوڵەتەکان و زلهێزەکان ئێستا بە تایبەتی دوای ئەو شارێکی ئێستا لە ئوکرانیا ڕوویداوە ئەو گۆڕانکاریەی کە لەسەر دۆخی نێودەوڵەتی ڕوویداوە کاریگەریەکان تەنها لەسەر هەرێمیش نەڕاوستاوە ئێستا بوویتە کاریگەرێکی نیودەوڵەتی لەسەر عێراق بۆ دەزانین ئێستا بوویتە دوو جەمسەر جیهان هەمووی دوو جەمسەرە جەمسەرێکی ڕۆژهەڵاتەکە ڕووسیا و هاوڕێکانی بەڕێوە دەبن و جەمسەرێکی ڕۆژ ئاوایە کە ئەمریکا و ئەوڕۆپا و ئەوانی تر بەڕێوە دەبن یان سەرکێشی دەکەن ئەم کێشە ململانەی نیودەوڵەتی لەسەر گۆڕەپانی نیودەوڵەتی بە بێگومان ئێستا ڕەنگ دایتەوە لەسەر گۆڕەپانی عێراقیش ینی ئەم کێشەی نیودەوڵەتی ئێستا لە دوای هەڵبژاردننی عێراق ڕوویداوە پێشتر ململانەیەکی هەرێمی هەبووە بەشێک لەلایەنی سیاسی عێراقی سەر بە بەشێکی لایەنەکانی هەرێمی هەبوون و بەشێکی تر لەسەر لایەنی تریان حسابیان کردووە و بەهۆی دەستێواردانی ئەم لایەنانە لە بارەدۆخی عێراقدا وەزعەکە گەیشتە ئەو هەندە کە کێشەکان زەختر ببن و چارەسەرکردنی ئەم کێشانە نەگرێداینە تەنها بە لایەنەکانی ناوخۆی عێراقی بەڵکو گرێداینە بە بریاری ناوەندی هەرێمیەکان و ئێستا ناوەندی دەوڵیەکان لەسەر چوونەتی بەڕێوەبردننی پرۆسەی سیاسی لە عێراقدا هەتا ئێستا کێشەکان زەختر بووینە خۆتر بووینە چارەسەرکردنیان هەتا ئێستا زۆر دەست پێش خەری کراوە بەڵام چارەسەرکردنیان بەم نزیکانە شتێکی وا دیار نییە بەهۆی عینادی هەند بەشێک لەم لایەنە سیاسیانە لەسەر بریاری خۆ لەسەر باشە کاک موهەنەت دیارە ئاماژە بەوە دەکەیت کە هۆکارێک لە هۆکارەکانی پێگەێنانی حکومەتە تا ئێستا دەستێوەردانی وڵاتەکانە و لە هەمان کاتیشدا لایەنە سیاسیەکان لەناو خۆیاندا ململانەی سیاسیان هەیە بە شێوەیەکی گشتی و دەست پێشخەریانێکی لە ئێستادا پێشتر هەوڵدرا و لە ئێستاشدا بوونیان هەیە بۆ هەوڵەکان بۆ پێگەێنانی حکومەت و لێک نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان لە چ ئاستێکدا دەیبینی ئەوەی دیارە ئێستا لە عێراق بوویتە سێ بەش وەکو پەرلەمانی عێراق کە ڕەنگدانەوەی گۆڕەپانی سیاسی عێراقیە بەشێک خۆی بە زووری نەدادەنێت و دەیەوێت بە زووری خۆی بچەسپێنێت لەسەر ساحەی گۆڕەپانی سیاسی عێراقدا ئەویش هاوپەیمانی سێقولیە کە سەدرەکان و پارتی لەگەڵ سونەکان بە ناوی سیادە ئێستا یەکیان گرتووە لایەنی تریش چارچێوەی هەماهەنگیە کە پێداڵێن سێکی پەکخەر یان کۆ ثلث العاطلە بە عەرەبی دەڵێنێ ئەوانیش کە پێکهاتوونە چەند لایەنەکانی شیعە زۆرینان هەروەها کە لە بلی هێزی سیاسی هێزێکی
یەکجار فراوانی سەربازیشان هەیە بە پشتگیرییان کە بە باکڕەواندی حەزبی شەعبی هێزێکی تریان هەیە خۆیان ناونا بە سەرپخواکان هەر لایەنێک لەم لایەنانە چێ هاوپەیمانی سیانی بدن چێ شتێکەی پەخەر بیتن هەوری دەدەن ئەم سەرپخانە بخۆیان ڕابکێشن چونکە بەپێی ئەنجامەکان تقریبا نزیکەی 20 کورسیان هەیە لە پەرلەماندان هەولیان دەدەن کە ئەم سوودی ئەم پەرلەمانتانە بخۆیان ڕابکێشن کە ببنە بەشێک لە ئەمان تا بتوانن ئەم دوو خەت تێپەڕ بکەن هەتا ئێستا دەستپێشخەری هەیە بەڵام لەو ئاستەدا نییە وەکو باسم کرد یعنی عینادی بەشێک لەم لایەنە سیاسیانە سووربوونیان لەسەرەوە کە دەبی ئەوانە حکومەت بەکاربێنن و ئەلانی تر هەمویان دەربکە لە پرۆسەی سیاسیدا ئەگەری سەرەکی ئەم دۆخەی ئێستا هەیە لە عێراقدا و بەزەقیش دەڵێن کە هاوپەیمانی سیانی بە تایبەتی مقتەدا سەدر ئەم بوتونەی هەیە و لەسەر ئەمە سوورە هەتا ئێستا هیچ گۆڕانکاریەک ڕوونەداوە لە بەڵێ کاک موهەنەت وەک هاوکاریشم مهرەبان باسی لەوە کرد کە لە پێشترا چەند سیناریۆیەکە بوو باز لەوە دەکرات کە حکوومەت لەسەر بنەمای تەوافق پێک بهێنرێ یاخۆ لەسەر بنەمای زۆرینە پێک بهێنرێت کە هەردووکیان ڕەتکرانەوە لەلایەن لایەنەکانەوە و لە ئێستاشدا باز لەوە دەکرێت کە ئەبێت کازمی بۆ ماوەی ساڵێکی دیکە دەسەڵاتی درێژ بکرێتەوە ئەمە کاریگەری لەسەر شەقامی عراقی چۆن دەبێت ئەمە هەموو ئەمانی پێشتر هۆکار نەبوون بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت لە کاتێکە ئێستاش بە هەمان شێوەی کابینەی پێشوو دیسان دەیانەوێت حکوومەت بەڕێوە بەرنەوە خۆی دەزانی کوانیم عێراق ئێستا دستورێکی هەیە 90% عێراقیەکان دەنگی پێداوە ئەم دستورەکە بەدلی زود کەسێک نەبێت ڕاستە ڕەنگە زود کەموکاسی تێدا هەبێتن زودشتی ینی ببنە کێشە بۆ پرۆسەی سیاسی عێراقی لەناو ئەم دستورە هەبێتن بەڵام ئەمە ناگەینیتن کە ئەتو دستور فڕە بدەی و بچی بە بوچوونی خۆی و بە هەزری خۆی عێراق بەڕێوە ببەی وەکو ئێستا هاوپەیمانی سیانی دەکات بە تایبەتی مقتەدا سەدەر یعنی دەیەوێت دستور فڕە بدات ئەوەی هەوە حەزی لێ بیتن ئەمە بەجێ بیتن ئەمەش ناکرێت بەڕاستی چونکە 90% خەلکی عێراق دەنگی بەو دستورە داوە کە دستوری 2005 هەر تقریبا 90% هەرێمی خەلکی هەرێمی کوردستان و کوردیش دەنگی پێداوە ئەوجا بەپێی دستور مانەوەی ئەم حکوومەتی ئێستا ئەمە پێشیلکاریەکی زقی دستوری عێراقە دستوری 2005 ناکرێتن حکوومەتی ئێستا بەردەوام ببێتن لەسەر کارەکانی خۆیان وەکو حکوومەتێکی هەلبجێراو بەڵکو حکوومەتێکی کاربارەکارە ئەوەی ئێستا ینی دەبینێت هاوپەیمانی سیانی دوای ئەوە کە شکستیان هێنا کە نایتوانی سەر و کومار دابنێن لە چەند دانیشتنی پەرلەماندا دەیەوێت شکستی خۆیان تەرجمە بکەن بۆ شتێکی تر کە پێچەوانەی دستورە ئەم حکوومەتە ئێستا عێراق بەردەوام بدێتن و چونکە حکوومەت پێویستی بە ئەوە هەیە کە بودجەی هەبێ بەبێ بودجە حکوومەت بەڕێک ناکرێت و بەبێ دستور ئەم حکوومەت ئێستا ناتوانێت بودجە دابنێتن هەستان یاسەیەک دەرینە بەناوی یاسای ئاسایشی خۆراک کە دەیانەویست بەم ڕێگایە پارەیەک بێتنە بەردەستی ئەم حکوومەتەی کاظمی ئێستا تا بەردەوام بێت لە ئیش و کارەکانی خۆی ئەمە بۆ ئەم دوایەی دادگای فیدرالی بریاریدا کە ئەم جوورە کارە نەیاسایی نەدستوریە و دانانی ئەم یاسا بە ناوی ئەم حکوومەتە ئێستا کارێکی نەدستوریە و ناکرێتن ئەمە بە ئەوانە ئێستا لانی ئەو دیار بوو کە ئەوەی لە پشت ئەم کارە هاوپەیمانی سیانیە کە دوای بریاری دادگا تووڕەبیانیان دیار کرد و بوچوونی خۆیان دیار کرد کە ئەوە ڕازینە لەسەر بریاری دادگا لێرە دیار بوو کە ئەوانە پلانێکیان هەبوو کە ئەم حکوومەتە ئێستای عێراق کارا بکەن و بەڕێک بکەن لەبەرەوەی کە ناتوانی سەر و کوماریان دابنێن فەردەیانەوێت ئێستا کاظمی بخۆیان ڕابکێشن ئەم حکوومەتی ئێستا وەکو هاوپەیمانی سیانی ببنە باگڕەواندی ئەم حکوومەتە بە ناوی جوورە و جۆر ڕێگای یاسایی بۆ ببینەوە تا بەردەوام بێت لەسەر ئیش و کارەکانی ئەمە بەڕاستی پێشترکاریێکی زقی دستوری عێراق باشە کاک موهەنەت بەپێی پێشبینیەکانی وەکو چاودێرانی سیاسی ئەگەر هەیە دووبارە بۆ ماوەی ساڵێکی دیکە هەمان حکوومەت درێژە بکێشێت وەک لە سەرنجی کۆمەڵێک هاوڵاتیم خوێندەوەڵێن ئەگەر بە هەمان شێوە سێ سەرۆکایەتیەکە و حکوومەتیش وەکو خۆی بەردەوام بێت کاتە هەڵبژاردن بۆ کرا ڕاستانی یەک لە داواکارانی ئەیانکو یەک لە ئەگەرەکانی ئەم هەڵبژاردنەی پێشوەختی عێراق ئەمە بوو کە
دەبێ دەستەیەکی سیاسی حکوومەتێکی نو بۆ بەڕێکردنی دەوڵەتی عێراق بێتە جێ نەک ئەم دەموچاوە کەونانەی یانکو ئەم حکوومەتەکەونە بەردەوامی لەسەر ئیش و کارەکانی خۆ ئەگەر ئەمە بەردەوام بێت ئاخر ئەم هەردووجارنا لەبەر چی کردەوە چ دەستکەوتێک لەم هەردووجارنا جگە لەمە کە هاوپەیمانێکی سیانی هەیە کە بە باکڕەواندی هەرێمی و بە ڕێککەوتنی هەرێمی کراوە ئەمە شتێکی دیارە بۆ جێبەجێکردنی ئەجنیدەیەکی هەرێمی هاتوونە لە عێراق یان دەست بەسەر پەرلەماندا گرتووە جگە لەمەندە هیچ دەستکەوتێکی تر نەبووە ئەم هەڵبژاردنە ئەوجا بەردەوامبوونی ئەم حکوومەتە بەڕاستی جگە لەمە کە پێشیلکاریەکی زقی دستورە ئەمەها دووبارەبوونەوەی ئەم دیمەنە سیاسەیە کە پێش هەڵبژاردن هەبوو هەمان دیمە دووبارە دەبێتەوە لە گۆڕەپانی سیاسی عێراق ئەمەش خەڵکی عێراق نەک خۆپیشاندان بۆ ئەمە کردووە و نە هەڵبژاردنی بۆ ئەمەندە کردووە. باشە کاک موهەنێت بە شێوەیەکی گشتێگەر ئەم بارودۆخی کێستەوە هەیە بەردەوام بێت و ئەم قوڵبوونەوەی کێسا یاخود ئەم ڕێنەکەوتنی کێسە لە نێوان لایەنە سیاسیەکاندا کە ڕێناکەون بەردەوامی هەبێت عێراق لە بەردەم چ مەترسیەکدا دەبێت لە ڕووی سیاسی لە هەر وڵاتێکدا ینی ئەگەر ئارامی سیاسی نەبێتن لە گۆڕەپانی سیاسی بە حتمما ینی دەبێتە ئەگەری ئەمە کە ڕنگدانەوەی خراپی هەبێت لەسەر هەموو دۆخەکەی یعنی ئێستاکەر حکوومەتێکی نوێ دروست نەکرێتن و فێک نەهێنرێتن و ئەم دۆخە بەم شێوەیە بڕوتن ئەکید ینی ئەمە ینی تەسیر دەکات لەسەر بواری کۆمەڵاتی بواری سیاسی بواری ئابووری بواری پێکهاتەکانی عێراق یعنی بەردەوامبوونی ئەم دۆخە بەم شێوەیە ڕاستی مەترسیەک لەسەر عێراق دروست دەکاتن لەسەر هەموو ڕێیەکەوە ئەوجا بەردەوامبوونی ئەم دیمەنە بەم شێوەیە قسمەت تەنها بەو ئەجنیدە دەکاتن کە هەندێکی وڵاتی هەرێمی ئەم پلانەیان داناوە خۆ بەزەقیە یعنی ئێستا دوو لانی هەرێمی کە بریتینە لە ئیمارات و سعودیە و تورکیا بۆ لادانی و نەهێشتنی هەژمونی لایەنێکی تری هەرێمی کە ئێرانە لە عێراقدا دانەوێت هەرچی پێیان بکرێتن لە عێراق بکەن ئەوجا پرۆسەی سیاسی فەک بخرێتن حکوومەت دروست نەکرێتن وەزعی عێراق خراپ بێتن ئەمە لەلایەن ئەو هێزانەی هەرێمی گرنگ نییە گرنگ ئەمەیە ئەجنیدەی ئەوان جێبەجێ ببێتن لە عێراقدا هەردوو لەمە بەستی هەردوو لا دەکەین لە عێراقدا ئەمە گرنگی ئەوانە و ئەمەش بەم زووە ئەم خەونانەی ئەوانە بەجێ نایێتە ڕاستی لەناو عێراقدا بەهۆی چەندین هۆکارێک کە ڕێگرن لە بەدەینانی ئەم خەونانە لەناو عێراقدا. بەڵێ کاک موهەنەت کەواتە پێویستە کات کە لایەنەکان وەکو چاودێرێکی سیاسی پێت وایە پێویستە کات لایەنە سیاسیەکان چۆن ئەم چەقبەستوییە چۆن ئەم دۆخە چێپەڕێن پێویستە کات چی بکەن چی لەسەر ئەوانەکە بیکەن؟ خۆی پێویستیەوە ینی عێراق وڵاتێکە لە سێ پێکهاتە لە سێ چوار پێکهاتە پێک هاتووە لە دوای 2005 عێراق هەر لەسەر تەوافق ڕۆیشتە چەندە تەوافق زۆر ئەنجامی خراپی هەبووە حکوومەتێکی ینی خاترانەیە بووە لەگەل یەکتر ینی نەیان هێشتووە حتا پەرلەمان ڕۆلی خۆیان ببینێتن لە بەدواچوونی حکوومەت لە بەدواچوونی کارەکانی حکوومەت ئەمە شوای کرد کە ڕێژەی گاندالی زۆر ببێتن لە ناودام و دادگای حکوومەتدا بەڵام وەزعی عێراق وا دەخوازێتن کە بە شێوەیەکی تەوافق بەڕێ بکرێتن نەک ئەو تەوافقی کە پێشتر هەبوو پێش هەڵبژاردننی ئەم دوایە بە هەڵبژاردننی 21 بەڵکو دەبی بە شێوازێکی تر بێتن چونکە پێشتر هەروە بووە هەرچی لە پەرلەمان بە هەموو بەشداری لە حکوومەت کردووە ڕاستی زۆر ڕنگدانەوەی خراپ هەبووە لەسەر کارەکانی حکوومەت و لەسەر پرۆسەی سیاسی بەڵام ناکرێتن ئەتۆ بە عینادی خۆی بڵێ ئەمن حکوومەت دروست دەکەم ئەوە ئێستا هاوپەیمانی سیانی وا دەڵێن بە تایبەتی مقتەدە سەدر کە بەهۆی عینادیان دەڵێن نابێتن ئێمە حکوومەت دروست دەکەین ئەوان تر با بڕۆن ئەمە شتی بەڕاستی زۆر ئەنجامی خراپ دەبێت لەسەر وەزعی عێراق بەگشتی. کاک موهەنەت باس لەوە دەکەی کە پێویستە حکوومەت لەسەر بنەمای تەوافقی بێت بەڵام نەک بەو پێشووتر کە لەسەر بنەمای تەوافق بوو مەبەستت لەمە چییە؟ وەکو گوتم ینی پێشتر هەرچی لایەنێک هەبوو لە ناو پەرلەماندا هەمویان بەشداریان دەکرد لە حکوومەت
ئەمەش بەڕاستی شتێکی شکست خواردووە یعنی لە هیچ وڵاتێکی جیهان ئەمەی نییە یعنی لە هەموو وڵاتانی جیهان حتا لە ئەمریکاش بگرە یعنی دووشت هەیە ئۆپۆزیسیۆن هەیە ئینجا بەشێکیشان هەیە کە حکوومەت پێک دەینن بۆ ئەوە کارەکەی بە تەواوەتی بەڕێ بچیت بە ساخلەمانە بەڕێ بچیت و حکوومەت کارەکەی بەڕێکۆپێکی بکات بۆ خزمەتکردنی خەڵک دەبی ئەم هەردوو لایەنانە هەبن بەڵام هەبوونی ئەم هەردوولانە دەبی بە ئارەزوو بێتن نەک بە زووری بێتن ئەمە ئێستا ئەوانە داوا دەکەن بە تایبەتی هاوپەیمانی سیانی دەیانێت بە زووری کە هەندێک لایەن بکەن بە ئۆپۆزیسیۆن ئەمە بەڕاستی ناکرێتن ئەوانش حەزیان لێ نییە بەڵام دەکرێتن یعنی بە ئارەزوی خۆی بەشێکیان ببن بە حکوومەت و بەشێکی تریان ببن بە ئۆپۆزیسیۆن واتە ئێمە تەوافقێکی تر بیتن نەک ئەو تەوافقەیە بیتن کە پێشتر هەبوو پێش هەڵبژاردن کە بەڕاستی ینی پەکخستنی کارەکانی حکوومەت بوو نەک بەرە پێشبردنی کارەکانی حکوومەت بوو ئەو تەوافقی ئێمە بەحث دەکەین دەبی هەموو پێکهاتەکان بەشداری تێدا بن و بەشێکی تریشیان بە ئارەزوی خۆیان ببن بە ئۆپۆزیسیۆن نەک بە زووری بڵێن پێیان بڵێم ئەتۆ بڕۆ ببە ئۆپۆزیسیۆن و باوەک ئۆپۆزیسیۆن ئیش بکە ئێمەش حکوومەت دروست دەکەین بە زووری ناکرێتن لە عێراق هیچ کارێک بە زووری ناکرێتن بە تایبەتی ئێستا کە ئەم دوو لایەنە هەیە لایەنی چارچێوەی هەمانگی و لایەنی ئەستێ تێقولیەکان یعنی خۆی ئاشکرا یعنی کە ئەمە پلانێکی هەرێمیە هەردوو لایەن یەکتریان قبول ناکەن کە ئەمە ئەو لایەنە باڵانێت بڵێتن بڕۆن بە ئۆپۆزیسیۆن دانیشتن لە پەرلەمان ئێمەش حکوومەت بەکاردێنین دەبێ ئەم شتە بە ڕێککەوتن بیت لە نێوانیا و ڕێککەوتنێک بکرێتن لە نێوان لایەنەکان لەسەر ئەم بابەتە نەک بە زووری بتن باشە کاک موهەنەت دیارە ئەگەری ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان و تووڕەبوونی شەقامی عێراقی لە هەتا ئەم کاتەش ئەم سیناریۆی لە ئارادەیە کە جارێکی دیکە پێویستە هەڵبژاردن بکرێتەوە هەڵبژاردننی پێشوەخت ئەگەر بێت و ئەم بارودۆخە چەق بەستویە بەردەوام بێت دووبارە هەڵبژاردن ئەگەرێکی دوورە وی هەیوە ینی زۆر لە وڵاتان ئەکەر پرۆسەی سیاسی پەک خراوە ئەکەر زۆر کوسپی لە بەردەمی هەڵ و بە تایبەتی نەتوانێت حکوومەت پێک بێنێتن ئەمە دەبی ینی چارەسەریتر نیە دەبی هەڵبژاردن بکرێت ئەکەر ڕێککەوتن نەکرێت لە لێوان لایەنەکان دەبی هەڵبژاردنێکی تر بکرێتەوە خۆم احتیاجە لە زۆر وڵات ڕوویداوە بەڵام لە هەمان کاتدا ینی دووبارەکردنەوەی هەڵبژاردن لەسەر ئاساسی ئەم ڕێکارە یاسانەی کە ئێستا هەنە هەمان ڕەنگە هەمان دیمەن دووبارە ببێتەوە من پێم وایە ئەکەر هەڵبژاردنی پێشوەختیش بکرێتن دەبێت دەستکاری یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن بکرێتەوە بە شێوازێکی ترێک بخرێتەوە کە نەبێتە ئەگەری ئەمە کە ئەم دیمەنە دووبارە ببێتە جارێکی تر خو دووبارە بوونەوە ئەم دیمەنە عنی ئەتو هیچ سوودت لەم هەڵبژاردن ناکەی هەمان کوسپ و هەمان کێشە دروست دەبنەوە بەڵام دەبێتە بە تەنها درێژکردنەوەی ئەمەوەی ئەم کێشانە و ئەم کوسپانە لە ناو عێراقدا هەر هەڵبژاردنێک بکرێتن دەبێ بەپێی یاسایەکی نوێ بکرێت چونکە بەڕاستی زۆر تێبینی هەبوو لەسەر هەڵبژاردنی پێشتر بە تایبەتی لە هەژمارکردنی ئەلکترۆنی دەنگەکان کە زۆر گومانی تەزویرکردن هەبوو لەسەر ئەم پرۆسەیە دەبێ ئەمە چارەسەر بکرێتن پێش هەر هەڵبژاردنێک بکرێت ئەگە بڕیاریاندا کە هەڵبژاردنی پێشوەقت بکرێتن یانیش دەبێ ڕێککەوتن بکەن لە نێوان یەکتریان و هەوڵ بدەن عێراق دەرباز بکەن لەم دۆخەی کە ئێستا هەیە خەڵکی عێراق تێدا بەڵێ موهەنەت فەیسەڵ چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونە لەگەڵ ئێمە سپاس بۆ ڕوونکردنەوە و شیکردنەوەکانت سپاس بۆ ئامادەبوونت.